پرسی کورد بەشی یەکەم ڕەهەندە بونیادیەکانیان پرسە لا نووسینی ئارام حاجی بەرایی پرسەکەمان پرسی کورد لە دیاریترینی پرسە ئاڵۆزەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستە و خاوەن ڕیشەیەکی مێژووی و سیاسی و کولتوری وایە کە دەگەڕێتەوە بۆ دوای داڕمانی قەڵەمڕەوی عوسمانی و پێکهێنانی دەوڵەت نەتەوەی مودێرن لە ناوچەکەدا. ئەمەی خوارەوە دەواازەیەکی چڕە بۆ تێگەیشتن لەم پرسە لە چەند ڕەهەندێکەوە. یەکەم، باکگراوندی مێژووی. دوای یەکەمین جەنگی جیهانی لە پەیماننامەی سیڤەری 1920دا هاوپەیمانان گفتی دەوڵەتێکی سەربەخۆیان بە کورددا، بەڵام ئەم گفتە بەهۆی پەیماننامەی لۆزانی 1923ەوە کە تیایدا پرسی دامەزراندنی قەوارەی کوردی پشتگوێخرا جێبەجێ نەکرا. گەلی کورد بەگشتی بەسەر هەر چوار دەوڵەتی دروستکراوی تورکیا، ئێران، عێراق، سووریادا بە هیچ ددان پێدانانێکی سیاسی یا مافی نەتەوەیی بۆ کورد دابەشکرا. دووەم، ڕەهەندە سیاسیەکانی. لە تورکیا کورد نزیکەی 15 بۆ 20 لە سەدی دانیشتوان پێک دەهێنێت. دەساڵاتە یەک لە دوای یەکەکانی ئەو دەوڵەتە زمانی کوردیان قەدەغە کرد و بە سەرکوتکردنی خوێناویانە ڕوبەڕووی بزاوتە سیاسیەکانی باکووری وەک پارتی کرێکاران بوونەوە. لە ئێرە ساڵی 2003 بزاوتی کوردی پەرەیسەند بۆ قەوارەیەکی فەدراڵی ددان پێدانراو هەرێمی کوردستانی ئێرە کە لەم قۆناغەدا خاوەن ئۆتۆنۆمی و دامەزراوەی تایبەت بەخۆیەتی. لە ئێران ناوچە کوردیەکان شۆڕش و هەوڵی یاخیبوونیان بەخۆوەدی و لە دیاریترینیان کۆماری مەهاباد بوو کە مەخابن زۆر نەمایەوە. لە سووریا تا دوای جەنگی ئەهلی سووریەم دوایە کورد بێبەش بوو لە پرسی پەیوەنددارێتی و ڕەگەزنامە و لە ئاکامی شۆڕشی ڕۆژاوا لە دژی ستەمی دەسەڵاتی چەندین دەیە بەعسیزم و تیرۆر توانی ئیدارەیەکی خۆسەری تایبەت بەخۆی پێک بێنێت کە بەربنەمای فەلسەفە و دنیابینی ڕێبەر ئۆجەلان لەسەر چەمکی کۆنفیدرالیزمی دیموکراتیک دامەزراوە. سێیەم، ڕەهەندە کولتوری و زمانەوانیەکانی. کورد سەرباری هەوڵەکانی تواندنەوەی نەتەوەی و ئاسیمیلەکردن لە دژی هەمیشە هەوڵی پاراستنی زمان و شوناسی کولتوری خۆی داوە. جیاوازیەکی نێوخۆیی زاراوەی کرمانجی سۆرانی زازاییمان هەیە کە لە یەکخستنی گوتاری نەتەوەییماندا ئاڵنگاریەک پێک دەهێنێ و لە یەک لە ئارکە سەرەکیەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازیە بۆ نەهێشتنی ئاڵنگاری بەردەم یەکخستنی گوتاری نەتەوەیی و نیشتمانیمان. چوارەم، ڕەهەندە جیۆسیاسیەکانی. پرسی کورد پرسێکی سنوور بڕا، ئەوەی کە هەر چوار دەوڵەتی داگیرکەری کوردستان پێی هەستیارن. دەوڵەتە زلهێزەکانی وەک ئەمریکا و رووسیا تاکتیکیانە کارتی کوردی بەکاردەهێنن بێ ئەوەی پشتیوانیەکی ڕاستەقینەمان لێ بکەن بۆ سەربەخۆیی نەتەوەیی یەکجارەکیمان. ئەمە لە کاتێکدا هەر خۆشیان بەشێک بوون لە دابەشکاری خاک و نەتەوەکەمان بەسەر ئەو جوگرافیا سیاسیەی دەوڵەت نەتەوە کە لە دوای یەکەمین جەنگی جیهانیەوە لە فۆرمی پەیماننامەی لۆزاندا نەخشەی ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستی کێشاوە. ئێستا مشتومڕ لەسەر نەخشەیەکی نوێی ئەڵتەرناتیڤی بۆ دەکرێت. تورکیا پێی وایە هەر قەوارەیەکی کوردی سەربەخۆ هەڕەشەیەکی ڕاستەوخۆیە لەسەر ئاسایشی نەتەوەی تورکیا و هەر ئەمەشە کە دەستوەردانە سەربازیە بەردەوامەکانی لە سووریا و عێراقدا هەرچ دەکاتەوە. پێنجەم، تێڕوانینە هاوچەرخەکان. هەندێ بزاوتی کوردی وەک پارتی کرێکاران لە تورکیا و پەیەدە لە سووریا لە بەرژەوەندی کۆنفیدرالیزمی دیموکراتیک دەستبەرداری پرسی دەوڵەت نەتەوەی کوردی بووە. ئەمەش وەک نمونەیەکی خۆسەری تێپەڕی و لە پرسی دەوڵەت نەتەوەیە. ئەم نمونەیە پشت بە دیموکراسیەتی ڕاستەوخۆ، جێندەریزم، ژینگە دەبەستێت و پراکتیزەکردنەکانی خۆی لە ئێستای ڕۆژاوادا دەبینێتەوە. شەشەم، ئاڵنگاری و ئاسۆکان. دابەشبوونی سیاسی. دابەشبوونی هێزە کوردیەکانی وەک ئەنەکەسە لە ڕۆژاوا و پەدەکە لە باشوور لە دیاریترین نمونەی ئەو دابەشبوونە سیاسیەت کە هەمیشە مایەی ئاڵنگاری بەردەم یەکخستنی گوتاری نەتەوەیی و نیشتمانی کوردستانی بووە و لە ئێستاشدا وێڕای ئەو ڕیسکانەی کە پەدەکە بە تایبەتی بە پرسی دەستکەوتەکانی باشووریەوە دەکات لە هەوڵی گواستنەوەی فۆرمی ئەنەکەسەی ڕۆژاواییدا هێزی بەناوڕۆژ بۆ ڕۆژهەڵات و ئەمەش جێکەوتنێکی دووبارەیە و ئاڵنگاریەی بەردەم یەکخستنی گوتاری نەتەوەیی و نیشتمانی کوردی نەبێت هیچی تر نییە لەو پارچەی نیشتماندا. ناکۆکی لە نێوان ئامانجە نەتەوەیەکان و تەکتیکاتە واقعیەکاندا. گوشاری هەرێمایەتی و نێودەوڵەتی. نەبوونی پشتیوانی نێودەوڵەتی ڕاستەقینە بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردی.
پرسی کورد تەنها داواکاریەکی نەتەوەیی نییە بۆ سەربەخۆی، بەڵکو بەرهەمی پتر لە سەدەیەک لە کێشمەکێشی نێوان دەوڵەتی نەتەوەیی و مافەکانی گەلان و هاوسەنگی جیۆسیاسیە و ئایندەی لەسەر توانای بزاوتە سیاسیە کوردیەکان وەستاوە بۆ تێپەڕاندنی دابەشبوونە نێوخۆیەکانیان و بنیادنانی پرۆژەیەکی دیموکراتی سنووربڕ و هاوسەنگی نێوان خواستی نەتەوەیی و ئەو ڕاستیە هەرێمایەتی و نێودەوڵەتیانەی لە ئارادان، واتە بنیادنانی گوتارێک کە توانای خاوەندارێتیەکی وای هەبێت کە توانای تێگەیشتن و خوێندنەوە و هەڵکردن و تێپەڕاندنی هەبێت، نەک لە چوارچێوەیەکی نەریتی میلیگەرایی سەرەتایی وادا بسوڕێتەوە کە نەک بۆ گەل و وڵات هیچی پێ نەبێت، بەڵکو بۆ خودی خۆشی وەک بزاوتی سیاسی مایەی بەدبەختی بێت. تێبینی لە بەشی دووەمدا باس لە پرسی کورد لە نێوان خواستی نەتەوەیی و نمونەی کۆنفدرالیزمی دیموکراتیکدا دەکەین، لێکۆڵینەوەیەک لە فکری سیاسی هاوچەرخ لەسەر پرسی کورد.